بنوی خدای زانا میوانانی بەڕێز خەمخۆرانی پەروەردە مامۆستایانی هێژە بەخێوکارانی خەمخۆر و خوێندکارانی خۆشەویست بەخێرهاتن. بەخێر هاتن بۆ مەراسیمی خەڵاتکردنی خوێندکارێکەمەکانی تاقیکردنەوە گشتەکانی پۆلی 12 کۆلێژەکانی یونایتد ساینس کۆلێج. خۆشحاڵین شانازیە کە ئەمڕۆ هەمومان لێرە کۆبووینەتەوە تاوەکو یادگاریەک تۆمارکەین کە پڕە لە سەرکەوتن کە پڕە لە شانازی، ئەویش سەرکەوتنی مناڵەکانمان، ڕۆڵەکانمان، خوێندکارەکانمان، نەوەکانی ئەم نیشتیمانە دەبینین. من ئیمان ناسەح دەرچووی کۆلێژەکانی یونایتد ساینس ئەمڕۆ لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ئەم مەراسیمە. سەرەتا چەند چرکێک دەوەستین بۆ گیانی پاکی شەهیدانمان، گوێبیستی مارشی نەتەوەی ئێڕەکەی دەبین. زۆر سپاس. بەڕێزان، بانکێشتی زۆر بەڕێز مامۆستا دەرناخ ڕەئوف یاریدەدەری بەڕێوەبەری گشتی کۆلێژەکانی یونایتد ساینس دەکەم بۆ پێشکەشکردنی وتەی کۆلێژەکانی یونایتد ساینس. بە مامۆستا دەرناخ بفەرمێت. میوانە عزیزەکان، بەڕێزان لە بۆردی بەڕێوەبەرایەتی ستێرلینگ لە عێراق، بەڕێوەبەرانی قوتابخانەکانی یونایتد ساینس، دایک و باوکانی ئەزیز، مامۆستایانی قەدرگران، خوێندکارە خۆشەویستەکان، کەناڵە میدیاییەکان، بە خێراتنێکی گەرمی هەموو لایەکتان دەکەین بۆ مەراسیمی خەڵاتکردنی خوێندکارە یەکەمەکانی یونایتد ساینس بۆ خوێندنی ساڵی 2022-2023. پێم خۆشە پێتانی ڕابگەێنم کە ئەم ساڵ لەگەڵ کوژانەوەی 26هەمین مۆمی تەمەنی یونایتد ساینس نەریتی سەرکەوتنەکان وە خۆی بەردەوام بوون بە جۆرێک کە 22 خوێندکار لە دەوری یەکەمدا توانیان لە دەیەکەمی هەرێم بن، 121 خوێندکار توانیان نمرەی سەر و 90 بەدەست بهێنن، 61 خوێندکار نمرەی سەر و 95 بەدەست بهێنن، 2 خوێندکار دووەمی هەرێم بێت، 1 خوێندکار یەکەم بێت لەسەر ئاسی پارێزگای هەڵەبجە، 1 خوێندکار یەکەمی هەرێم بێت. هەروەها خوێندکارێکمان لە تاقیکردنەوەی AP توانی نمرەی 15 لە 15 بەدەست بهێنێت لە قوتابخانەی یونایتد ساینسی نێودەوڵەتی. ئەم سەرکەوتنانە بەڕێکەوتنیە و ئەم ساڵ بۆ 4مین ساڵە لەسەر یەکەم و دووەمەکانی هەرێم لە یونایتد ساینسن. ئەمەش ئەو ڕاستیە پیشان دەدات کە سیستمێکی تۆکمە و ورد و چڕ لە پشتی سەرکەوتنەکانەوەیە. بوونی پەیوەندیەکی زۆر باش لە نێوان مامۆستا و خوێندکاران، پەیوەندیەکی توندوتۆڵی نێوان دایک و باوکان لەگەڵ قوتابخانە، هەبوونی سیستمێکی تایبەت و تۆکمە و بە دوواداچوونی ئاسی زانستی خوێندکاران هۆکارەکانی پشتی ئەم سەرکەوتنانن. بە زمانێکی تر دەتوانین بڵین ئەم سەرکەوتنانە دەرەنجامی کارێکی
هەرەوەزی نێوان دایک و باوکان و مامۆستا و خوێندکارانن. لێرەدا بەنای بەڕێوەبەرایەتی گشتی یونایتد ساینسەوە زۆر سپاس و تەقدیری مامۆستا ماندوونە ناسەکانمان دەکەم بۆ هەوڵ و ماندوو بوونە نەبراوەکانیان کە بە درێژایی ساڵ ماندوونە ناسانە هەموو کاتێک لەگەڵ خوێندکارەکە خۆشەویستەکانماندا بوون. هەروەها سپاس و پێزانی خۆم ئاراستەی دایک و باوکە قەدر شناسەکان دەکەم کە یونایتد ساینسیان هەڵبژارد تاکو گەورەترین ئەرک کە پەروەردە و فێرکردن و فێرکردنی جگەرگۆشەکانیانە ئەمانەتی یونایتد ساینس بکەن. ئێستاش کاتی وەرگرتنەوەی ئەمانەتەکەتانە. جێخۆیەتی پیرۆزبای خۆمان ئاراستەی خوێندکارە سەربەرزەکانمان بکەم کە لێبڕاوانە و بە پش و درێژیەوە توانیان بگەنە لووتکە و لە دواوێزگەی قۆناغی قوتابخانەیاندا. وتەیەک هەیە دەڵێت گەیشتن بە لووتکە ئاسانە وەلێ مانەوە لە لووتکەدا کارێکی سەختە. خوێندکارە ئەزیزەکان، کۆتا ئامۆژگاری قوتابخانەکەتان ئەوەیە کە لە وێستگەکانی زانکۆ و دوای زانکۆدا هەردەم لە لووتکەدا بمێننەوە و بە خوڕەوشت و زانست و کارامەی و لێهاتوویەکانتان ببنە سەرمەشق بۆ کۆمەڵگای کوردی. دووبارە بە خێراتن و خوێندکارەکان پیرۆستان بێ. زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا دەرناخ. ئامادەبوانی بەڕێز ئێستاش گەویستی وتەی دکتۆر ئومێد ئاروزەری بەڕێوەبەری جێبەجێکاری قوتابخانەکانی ستەرلینگ دەبین لە عێراق. با بەڕێزیان بفەرمونون. بناوی خوای بەخشندە و میهرەبان، ئێوەرەتان باش میوانە ئازیزەکان، مامۆستانی بەڕێز، خوێندکاران، دایک و باوکانی خوێندکارانی ئازیزمان، ستافی کەناڵەکانی ڕاگەیاندن و هەموو ئەو بەڕێزانەی کە ئەمڕۆ ئامادەن لەگەڵمانە. خۆشحاڵم کە جارێکی تر لە مەراسیمێک لە ئاهەنگێکی قەشەنگی پڕ لە سەرکەوتنی کۆلێژەکانی یونایتد ساینس و قوتابخانەکانی ستەرلینگ ئەجوکیشن یان ستەرلینگ سکولز لەگەڵ ئێوەی بەڕێزدا ئەمڕۆ بەیەکەوەین و ئامادەین. بەڕێزان، وەک ئاشکرایە لای هەمووتان، قوتابخانەکانی ستەرلینگ لە ساڵی 1994 یەکەم قوتابخانەی خۆی لە شاری هەولێری خۆشەویست کردەوە. دواتر لە ساڵی 1996 لە شاری سلێمانی قوتابخانەکانی خۆی کردەوە. یەکەم وەجبەی دەرچوانی 12ی ئامادەیی لە قوتابخانەکانی ستەرلینگ ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1998. من بیرم دێ ئەو کاتە کە خوێندکار بووم لەو کۆلێژەی کە هەمان بوو وەکو قوتابخانەکانی ستەرلینگ. یەکێک لە خوێندکارەکانمان ئەو کاتەش هەر یەکەم بوو لەسەر ئاستی هەرێمی کوردستان و کۆمەڵێکی تر لە هاوڕێکانی ئەنجامی زۆر باشیان بەدەستێنا وەکو ئەمڕۆ کە چۆن زۆربەی زۆری خوێندکارەکانمان توانیوانە نمرەی زۆر باش بەدەست بێن و ژمارەی ئەو خوێندکارانەمان کە تەنها لە شاری سلێمان لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە دەیەکەمەکانن بریتیە لە 22 خوێندکار. بۆیە بە شانازیەوە پێتان ڕاگەێنم کە ئەمڕۆژ سەرکەوتنێکی تر خراوەتە سەر هەمان ئەو وەج بە سەرکەوتنانەی کە لە ساڵی 98ەوە تاکو ئێستا بەردەوامە بە خۆشحاڵیەوە کە دەکاتە 24 ساڵ. لە ڕاستیدا چاوەڕێی ئەوەی نیان چاومان لەوەیە کە ئەم سەرکەوتنانە تەنها لەوانەیە خۆی نەبینێتەوە کە خوێندکارەکانمان لەسەر ئاستی وەزاری بتوانن کۆمەڵێک نمرەی باش بەدەستبێنن، بەڵکو چاومان لەوەیە کە بتوانن لە ئۆڵۆمپیاتە نێودەوڵەتیەکان و لە کایە نێودەوڵەتەکانە بتوانن باشترین بەرهەم پێشکەش بە وڵاتی خۆیان و بە خانەوادەکەی خۆیان و بە ئێمەی مامۆستایانی قوتابخانەکانی ستەرلینگ و خوێندگەکانی ستەرلینگ بکەن. زۆر سوپاسی هەموو ئەو مامۆستا و ستافە بەڕێزانە ئەکەم کە لە یەکەم ڕۆژی دەستکردن بە دەوامی خوێندنیان واتە لە دوای 6 ساڵی یان ئەگەر لە 4 ساڵی چوبنە خوێندنگا لەو کاتەوە هەتاکو 12یان تاو کردووە ئەم خوێندکارانە
ئەمەکیان لەگەڵا چێژراوە ئەو مامۆستایانە توانیویانە پێیان بگەین و تا بگەنە ئەم ئاستەی ئەمڕۆ و سوپاسی دایک و باوکیانەکەم کە بە پەرۆشی و بە پشو درێژیەوە لەگەڵیانە بەردەوام بوون و توانیویانە جەوێک کەشێک فراهەم بکەن کە ئەو سەرکەوتنە باشانەی تێدا ببینەوە. وەروەها سوپاسی بەرپرسانی پەروەردەیی شاری سلێمانی و کوردستان بەگشتی یەکەم کە لە ماوەی 28 ساڵی ڕابردووە پاڵپشتێکی تاوی خوێندنگاکانی ستەرلینگ بوون و وایان کردووە کە ئێمە هەست بکەین پارچەیەکین لە بەڕێوەبراتی پەروەردەی هەر شارێکە خوێندنگاکانی ئێمەی لێ بێت یاخود لێ موجود بێ. بۆیە لە دوای سوپاسی هەموو لایەک ئەمەوێت دڕۆ بکەمە خوێندکارە ئازیزەکانم پێیان بڵێم کە چاوەڕێی ئەوەتان لێ یەکەم لە زانکۆ نێودەوڵەتیە هەرە باشەکاندا دەستی خۆتان جێپەنجەی خۆتان بکەنەوە لەوێ سەرکەوتن بەدەست بێنن بەڵێ لە کوردستان توانیتان بگەنە ئەو ئاستێکە ئەتانەوێ بەڵام ئێستا کاتی ئەوە هاتووە کە ئامانجێکی تر هەدەفێکی تر بۆ خۆتان دابنێن ئەو هەدەفەش دائیمە ئەبێ گەورەتر بێ لەوەی کە ئێستا بەدەستان هێناوە و سونەتی ژیانیش ئەوەیە کە ئەگەر هەتا هەدەفت هەبێت بەردەوامی لە ژیان کەی هەدەفت نەما پێویستت بە ژیانیش نامێنێ بۆیە چاوەڕێی ئەوەتان لێکەین چونکە بەڕاستی ئێستا لەسەر ئاستی نێودەوڵەتیدا ترێندی تازە ئەوەیە کە هاونیشتیمانیان هاونیشتیمانی نێودەوڵەتی بن لە هاونیشتیمانی وڵاتی یان شاری دەربچین ئەمەش تەنها بەوە بێت کە بتوانین لە کایە نێودەوڵەتیەکانە وجودمان هەبێ و پێمان وایە کە ئەو خوێندکارانەی ئەتوانن لە زانکۆ هەرە باشەکانی جیهاندا بەشێک لە بەشەکان یان چەند بەشێک تاواکەن لە یەک کاتدا ئەتوانن خزمەتێکی زۆر باشی وڵاتەکەی خۆیان بکەن. بۆیە زۆر زیاتر لە کاتان ناگرم زۆر سوپاستان دەکەم و ئومێدەکەم ئەو هەدەفەی کە لێتان مەطلوبە بەجێ بێنن و دەستخۆشیتان لێ دەکەم. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکە خوازم و هیوای سەرکەوتن و سوپاسی خانەوادە و میوانە بەڕێزەکان و دەستگاکانی ڕاگەزیندەکەم جارێکی تر. کاتتان باش. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئومێد. بەڕێزان ئێستاش گوێبیست و بینەری پەیامی بەڕێز تیمۆتی فیشەر بەڕێوەبەری جێبەجێکاری جیهانی ستێرلینگ بۆ پەروەردە کە لە وڵاتی بەریتانیاوە بە ڤیدیۆ پەیامەکەی دەگەیەنێت بەداخەوە لەبەر دۆخی تەندروستی و ناجێگەری دۆخی تەندروستی نەیتوانی کە خۆی ئامادە بێت پێکەوە بینەری پەیامە ڤیدیۆیەکەی دەبین. You're faithful, I know, but equally, I'm faithful. Thank you.
بەڵێ ئەوەی بینەری بوون پەیامی بەڕێز تیمۆتی فیشەر بەڕێوەبەری جێبەجێکاری جیهانی ستێرلینگ بۆ پەروەردا کە لە وڵاتی بەریتانیاوە ڤیدیۆکەی تۆمار کردبوو. خوێندکارانی خۆشەویست چەند مانگێ بەر لە ئێستا ئەوانەی کە خەم خانەوادەکانتانم خۆتان لە یادتانە کە ئاهەنگی دەرچوونتان ئەنجامە لەوێ پەیام و پەیمانی ئەومان بەس کە لە هەموو سەرکەوتنەکاندا پێکەوە بین و ئەوە تا ئەمڕۆ پێکەوە هەمومان بووینەتە شایەدی ئەوەی کە سەرکەوتنەکانمان پێکەوە مەزن ڕابگرین و دڵنیا بن ئەمە دەستپێک و هەنگاوی یەکەمە هەنگاوی گەورەتر چاوەڕێتانە سەرکەوتنی گەورەتر چاوەڕێتانە و بێگومان مامۆستاکانتان کۆلێژەکەتان هەمیشە لە هەموو هەنگاوەکانتان لەگەڵتانە. ئێستاش کاتی ئەوەیە کە مامۆستایانی بەڕێز ئەو مامۆستایانی کە بە درێژایی ساڵێک یاخود ساڵانی ڕابردووش لەگەڵ خوێندکارەکانیان ماندوو بوون هەوڵیان داوە کە بڕوانامەی ڕێزلێنان وەربگرن ناویان دەخوێنمە مامۆستایانی بەڕێز بانکێشتان دەکەم بۆ سەر ستێج کە بفەرمونون بۆ وەرگرتنی بڕوانامەی ڕێزلێنان. سەرەتا دەمەوێت بانکی زۆر بەڕێز مامۆستا جومعە بەڕێوەبەری ئامادەی کۆلێژی سەلاحەدینی کوڕان بکەم بفەرمێت بۆ سەر ستێج بۆ پێدانی خەڵات. جومعە هۆجە داوا لە بەڕێز مامۆستا جومعە بەڕێوەبەری ئامادەی کۆلێژی سەلاحەدینی کوڕان دەکەم بفەرمێت بۆ سەر ستێج بۆ پێدانی خەڵات بە مامۆستایانی بەڕێز. مامۆستایانی بەڕێز مامۆستا دانا ڕۆستەم مامۆستا محەممەد چەلیکتاش مامۆستا هۆجام بورون ئەو مامۆستا بەڕێزانی ناویان دەخوێنمەوە سپاسیان دەکەم بفەرمون بۆ سەر ستێج بۆ وەرگرتنی بڕوانامەی ڕێزلێنان. بەڕێز مامۆستا دانا ڕۆستەم. بەڕێز مامۆستا محەممەد چەلیکتاش مامۆستا دەتوانن بفەرمون ئێوە سپاس. بەڕێز مامۆستا مستەفا بایرام. بەڕێز مامۆستا یونس عەلی. بەڕێز مامۆستا سەربەز عەبدوڵڵا. بەڕێز مامۆستا هاوبیر جەمال. بەڕێز مامۆستا بەرهەم حەسەن. بەڕێز مامۆستا نیازی پۆڵات. بەڕێز مامۆستا ڕەنج ئەبووبەکر. بەڕێز مامۆستا ئازاد مەحموود. بەڕێز مامۆستا نەورۆز عابد. بەڕێز مامۆستا نزار عەتا. زۆر سپاس بۆ مامۆستا بەڕێزانی کە ناوم خوێندنەوە کە مامۆستایانی کۆلێژی سەلاحەدینی ئێوبی کوڕان بوون. ئێستاش دەمەوێت بانکێشتی بەڕێزان مامۆستا عوسمان کاڵ مامۆستا عەلی جیهاد بکەم لە کۆمەڵگەی پەروەردەی یونایتد ساینسی نێودەوڵەتی بفەرمون بۆ سەر ستێج بۆ وەرگرتنی بڕوانامەی ڕێزلێنان.
زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا جمعە بەڕێوەبەری ئامادەی کۆلێژی سەلاحەدینی کوڕان و بۆ مامۆستا بەڕێزانی کە بڕوانامی ڕێزێنیان وەرگرت لە کۆلێژەکانی سەلاحەدینی ئەیوبی کوڕان کۆمەڵگەی پەروەردەی یونایتد ساینسی نێودەوڵەتی. ئێستاش دەمەوێت بانگهێشتی بەڕێز مامۆستا فاتح بەڕێوەبەری بۆردی پەروەردەی کۆلێژەکانی یونایتد ساینس بکەم بۆ سەر ستەیج بۆ پێدانی خەڵاتی ڕێزێنان بە مامۆستایانی بەڕێز لە کۆلێژی سلێمانی کچان. داوا لە بەڕێزان مامۆستایان مامۆستا سامان تۆفیق ئەو مامۆستا بەڕێزانەی ناویان دەخوێنمەوە بفەرمونون بۆ سەر ستەیج. بەڕێز مامۆستا سامان تۆفیق، بەڕێز مامۆستا نزار جەلال، بەڕێز مامۆستا تۆڵە نەجم، بەڕێز مامۆستا محەممەد خواڕەحەم، بەڕێز مامۆستا ئوناڵ ئارسلان، بەڕێز مامۆستا ڕەهێڵ ڕزگار، بەڕێز مامۆستا هێمن ستار، بەڕێز مامۆستا زێنەب ئایدن، بەڕێز مامۆستا هێوی سەدیق، بەڕێز مامۆستا زێنەب ئۆزمان، بەڕێز مامۆستا شەریفە نور ئەتەیۆڵ، بەڕێز مامۆستا تاتیانە یەمان، بەڕێز مامۆستا بەهار عوسمان، ئەو مامۆستا بەڕێزانی ناویانم خوێندەوە داوا دەکەم بفەرمونون بۆ سەر ستەیج. بەڕێز مامۆستا چاوان سەدیق، بەڕێز مامۆستا ڕۆژان تەها، زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا فاتح بەڕێوەبەری بۆردی پەروەردەی کۆلێژەکانی یونایتد ساینس. سپاس بۆ مامۆستایانی بەڕێز لە کۆلێژی سلێمانی کچان. بەڕێزان ئێستاش دەمەوێت بانگهێشتی زۆر بەڕێز مامۆستا محەممەد لەتیف بەڕێوەبەری کۆلێژی هاوبەشی هەڵەبجەی کوڕان بکەم فەرمێت بۆ سەر ستەیج بۆ پێدانی بڕوانامەی ڕێزلێنان بە مامۆستایانی بەڕێز لە کۆلێژەکانی هەڵەبجەی هاوبەشی کوڕان کۆلێژی هاوبەشی هەڵەبجەی کچان. ئەو مامۆستا بەڕێزانی ناویان دەخوێنمەوە داوایان لە دەکەم بفەرمونون بۆ سەر ستەیج بۆ وەرگرتنی بڕوانامەی ڕێزلێنان. بەڕێز مامۆستا جیهاد حەمەد سەعید، بەڕێز مامۆستا نەریمان حەسەن، بەڕێز مامۆستا فەریدە معروف، بەڕێز مامۆستا هەردی سەلاح، بەڕێز مامۆستا محەممەد ئیبراهیم، بەڕێز مامۆستا ساجیدە معروف، بەڕێز مامۆستا گولهان ئێکینجی، بەڕێز مامۆستا جەمال غەریب، بەڕێز مامۆستا جەمال غوڵام، بەڕێز مامۆستا مەبەست موحسین، بەڕێز مامۆستا بێرزان عومەر، بەڕێز مامۆستا محەممەد ئیبراهیم.
زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا محەممەد لەتیف بەڕێوەبەری کۆلێژی هاوبەشی هەڵەبجەی کوڕان. بەڵێ ئامادەبوانی خۆشەویست، ئێستاش کاتی ئەوەیە کە بەخشینی بڕوانامەی سەرکەوتن و خوێندکارێکەمەکانمان خەڵات بکەین. ئەو خوێندکارە خۆشەویستانی کە ناویان دەخوێنمەوە دەتوانن بفەرمون بۆ سەر ستەیج بۆ وەرگرتنی بڕوانامەی سەرکەوتن و خەڵات. بەڵێ بەڕێزان، پێش ئەوەی بچینە لای خەڵاتکردنی خوێندکارێکەمەکانمان، پێکەوە گوێبیستی وتەی خوێندکار شادشوان دەبین کە یەکەم بۆ لەسەر ئاستی هەرێم بە ناوی خوێندکارانەوە وتەیەکی هەیە بە بفەرمێت بۆ ئێرە بۆ پێشکەشکردنی وتەکەی. بنای خوای گەورە و میهرەبان، سڵاوتان لێبێت، هیوادارم هەمیشە باش بن. بنای خۆم و هاوڕەکانمەوە بە خێراتنی میوانە بەڕێزەکان ئەکەین. سپاسی خوا گەورە ئەکەین بۆ ئەو سەرکەوتنانی کە بەدەستمان هێناوە، و هەروەها سپاسی خێزانەکانیشمان ئەکەین بۆ ئەرک و ماندووبوونیان. بێگومان سپاسی سافی خوێندنگەکەمان بەگشتی و مامۆستا بەڕێزەکانمان بە تایبەتی ئەکەین کام لە ڕووی خوێندن و باری دەرونیەوە یارمەتێکی زۆریان نیاوین. بەڵێن ئەدەین هەمیشە لە ئاست خواست متمانەی ئێوەی بەڕێستاوین. هەروەها وەکو ئامۆژگاریەک لە منەوە بۆ خوێندکارنوێکان، هیوادارم هەر بەردەوام بن، بەردەوام هەوڵ بدەن و تووشی هەر جۆرە ناڕەحەتیەک و سەربوونەیەک بوون ئەوە خەم نەخۆن، چونکە بەڕاستی لە ژیاندا دەرفەتێکی زۆریان لە پێشە. و لە کۆتاییە سپاس بۆ ئامادەبوونتان. مایکمان نەبوو بمتوانیا بەکاری بێنم. کێشەنی ئەمیستەوە. ئەحساست چیە ئێستا؟ ئەزانم زۆر دڵخۆشی، ئەزانم زۆر دڵە خۆشە، زۆر خۆشحاڵی، بەڵام جگەلەوە شتێک بێ کە تەنها تایبەت بێ بە خۆت ئێستا بتوێ بە مامۆستاکانتی بڵێ، بە دایک و باوکتی بڵێ کە نەتوتە بە پێشتر. شتێکی خۆت بێ. شتی خۆم؟ وەڵامە پێش هەموو شتێک ئەو بڵم کە بەڕاستی و برادەرانی کە لەگەڵ مابوون لە کاتی مەکتەبە هەمویان سپاس بە خواتوانیان سەرکەوتنێکی باش بدەست بێنن، و ئەوەش هەم بۆ من هەم بۆ باری مەکتەب، چۆن ئەو سەرکەوتنایی بەدەستیانێنا نمونە بوو بۆ منیش، نمونە بوو بۆ هەموو تەلەبەیەک. ئەمێ سپاسی دایکباوکانیان بکەم بۆ ئەوەی کە بەردەوام ئەوانیش لەگەڵیان بوون، بەردەوام لەگەڵیانە بوون لە قورسیا بوو بێ، لە کاتی خوێندنا بوو بێ، بۆ پەیوەندی مەکتەب بوو بێ. سپاسی دایکباوکانەکەم بۆ ڕەنجیان بە تەلەبەکانەوە. چی بە مامۆستاکان و خانەوادەی خۆت ئەڵێ؟ هەر پێت نەوت بێتن، یعنی ئەها سپاسێک لە دڵۆیان هەستێک کە پێت نەوت بێتن ئێستا بتێ پێیان بڵێ. دایکباوکم بەڕاستی عەزیەتێکی زۆرم یابوون، هەم لە کاتی سنەکەیەوە هەم لە کاتی خوێندنە. سپاسیانەکەم کە بەردەوام لەگەڵ مابوون، وازیان لێ نەئێنام، هەر لەگەڵ مابوون تا کۆتاییە. باشە، دوو پرسیاری تری بچکۆلانە. یەکەم شت هەستی ئەکرد سەرەتا کە ئەو پلێ ئەهێنی؟ سەرەتای خوێندن دەستپێکی ساڵ خۆت ئامادە کردبوو، هەستت ئەکرد کاگەی بە شتێکی ئاو بە ڕۆژێکی ئاوا لێرە لەگەڵ ئەو هەموو ئامادە بووە لە بەردەمی ئەو هەموو کەناڵە میدیایە دەنگی خۆت بگەێنی؟ ئەڵایی ڕاستی بە لە ساڵانی پێشووتی خوێندندا هەوڵێکی زۆرم مابوو کە پلێکی بەرز بەدەست بێنم. ئیتر ئەوەشم هەرکردبوو بە نمونە بۆ ئەم ساڵی خوێندن. هیوادار بووم هەر بتوانم بۆ ساڵەکانی تری خوێندنیش بۆ ساڵی داهاتووتری شکێت هەر پلێکی بەرز بەدەست بێنم. بەڵێ بەڵێ. دووەم شت پێت وایە ئەمە وێستگەی ئەخیری تۆ بێت لەگەڵ کۆلێژەکانی یونایتد ساینس یاخۆت لێرەوە دەست پێکات؟ بێگومان نەخێر، بەتەمام هەم لەگەڵ یونایتد ساینسا و هەم دواتیش لەگەڵ تەلەبە نوێکاندا بەردەوام لەسەر
دانانی پرۆگرامی نوێ و بەشداریکردن لە مەراسیمەکان. زۆر سپاس پیرۆزە زۆر سەرکەوتوو بێ. زۆر پیرۆزە لەو خوێندکارەمان کە توانوێتی پلەی یەکەم لەسەر ئاستی هەرێم بەدەست بهێنێ. ڕەنگە ئامادەبان لەو هەستە تێنەگەن کە لە نێوانی خوێندکار و خوێندکاری کۆلێژەکانی یونایتد ساینس و خوێندنگاکە هەیە. 12 ساڵ بەر لە ئێستا من کە دەرچووم لەو خوێندنگایە لەو کۆلێژە وا مەزانی ئیدی ئەوە کۆتایی پەیوەندی نێوان منی خوێندکار و خوێندنگاکەیە. بەڵام بە درێژایی 12 ساڵ لە هەموو قۆناغەکانە مامۆستاکانمم ئەبینیەوە لەگەڵ خۆمە، چ لە دەرچوونی زانکۆ چ لە هەموو قۆناغەکانی دیکە کاتێک ئەمبینی لەگەڵ خانەوادەکەم مامۆستاکانیشمم ئەبینی. ئەمە ئەو پەیوەندیە، ئەمە ئەو جیاوازیە کە ئەکرێ بڵێم خوێندکار ئەتوانێت لەناو کۆلێژەکانی یونایتد ساینس هەستی پێ بکە و بە فعلی بە پراکتیکی ئەمە ببینێت. ئەمە وەکو ناڵێم کە خۆم دەرچووم، بەڵام وەکو ئەوە دەڵێم کە خۆم شاهدی ئەو بووم کە چۆن ئەو پەیوەندیە بۆ ماوەیەکی درێژ ئەمێنێتەوە. ئەوە تا ئێستش پاش 12 ساڵ لە دەرچوونم لە دوای 12 ئامادەی ئەو تا من ئێستا لە خزمەتیەوەی بەڕێزم. بەڵێ بەڕێزان، با بگەڕێنەوە سەر وەرگرتنی بڕوانامەی سەرکەوتن و خەڵاتکردنی خوێندکارێکەمەکانمان کە ناویان دەخوێنمەوە. داوا لە خوێندکارە خۆشەویستانە دەکەم کە ناویان دەخوێنمەوە بفەرمون بۆ سەر ستێج بۆ وەرگرتنی بڕوانامەی سەرکەوتن و خەڵات. بەهێز ئازاد کە دەیەم بووە پلەی دێمی هێناوە لە سەراستی هەرێم. سۆلین یاسین ئەحمەد پلەی دێم لەسەر ئاستی هەرێم. شاد مەهدی عوسمان بەدەستهێنانی پلەی دێم لەسەر ئاستی هەرێم. مستەفا خەلیل ئیبراهیم بەدەستهێنانی پلەی دێم لەسەر ئاستی هەرێم. شۆخ ئەحمەد جەلال بەدەستهێنانی پلەی نۆیەم لەسەر ئاستی هەرێم. پەرۆش سەدیق محەممەد بەدەستهێنانی پلەی هەشتم لەسەر ئاستی هەرێم. ئەمیر سامان عومەر بەدەستهێنانی پلەی حەوتەم لەسەر ئاستی هەرێم. کاڵێ عەلی حەسەن بەدەستهێنانی پلەی حەوتەم لەسەر ئاستی هەرێم. لاوی ئاواد ئەحمەد بەدەستهێنانی پلەی حەوتەم لەسەر ئاستی هەرێم. داوا لە زۆر بەڕێز مامۆستا سەربەست بەڕێوەبەری بۆردی پۆلی 12 کۆلێژەکانی یونایتد ساینس دەکەم بفەرمێت بۆ سەر ستێج بۆ پێدانی بڕوانامەی سەرکەوتن و خەڵات بە خوێندکارێکەمەکانمان.
خوێندکاران بمێنەوە لەسەر ستیج لە کۆتاییدا وێنەیەکی بە کۆمەڵ گروپ فۆتۆیەک دەگرن بەس ئەم گروپە مەبەستمە پێکەوە وێنەیەک دەگرن و پاشان دەتوانن بفەرمونون. خوێندکاران دەکرێت کەمێک بێنە پێشتر گروپ فۆتۆیەک دەگرن و دواتر دەتوانن بفەرمونون. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا سەربەست بەڕێوەبەری بۆردی پۆلی دوانزەی کۆلێژەکانی یونایتد ساینس و ئامادەیان. سپاس بۆ خوێندکارە سەرکەوتوو یەکەمەکانمان دەتوانن بفەرمونون. فەرمونون. ئێستاش ناوی گروپێکی دیکە لە خوێندکارە یەکەمە سەرکەوتووەکانمان دەخوێنمەوە. بفەرمونون بۆ سەر ستیج. خوێندکارمان ئەشکان لوقمان شەشەم لەسەر ئاستی هەرێم، ڕەنوو بەختیار ئیسماعیل شەشەم لەسەر ئاستی هەرێم، ئاریا دانا لەتیف پێنجەم لەسەر ئاستی هەرێم، ئارین ئومێد حەمید پێنجەم لەسەر ئاستی هەرێم، ژیار هۆشیار عەبدوڕەحمان پێنجەم لەسەر ئاستی هەرێم، کۆسار لوقمان حەسەن چوارەم لەسەر ئاستی هەرێم، محەممەد ئیبراهیم محەممەد چوارەم لەسەر ئاستی هەرێم، نزا سەڵاح حامد چوارەم لەسەر ئاستی هەرێم، هاوبیر عەبدوڕەزاق چوارەم لەسەر ئاستی هەرێم. داوا لە زۆر بەڕێز مامۆستا دەرناخراوەف دەکەم یاریدەدەری بەڕێوەبەری گشتی کۆلێژەکانی یونایتد ساینس بفەرمێت بۆ سەر ستیج بۆ پێدانی بڕوانامەی سەرکەوتن و خەڵاتکردنی خوێندکارە یەکەمەکانمان. زۆر پیرۆزە لە تەواوی خوێندکارە خۆشەویستەکانمان کە توانیان
ئەم چرکە ساتە بخۆڵکێنن و هەمومان بکەنە هاوبەشی ئەو خۆشیێکە لەگەڵمانیان بەش کرد. بەڕێز کاک دکتۆر لوقمان باوکی خوێندکارمان کۆسار لوقمان دەیەوێت وتەیەک پێشکەش بکە، داوا لە بەڕێزیان دەکەم بفەرمونون وتەیەکیان هەیە و دەیانەوێت پێشکەشمانی بکەن. کاک دکتۆر لوقمان دەتوانێت بفەرمێت. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، بەناوی خۆم و سەرجەم دایکان و باوکانی قوتابیانی کۆلیجی یۆنایتد ستایتس زۆر سپاسی سەرجەم مامۆستا و سەرجەم کارمەند و سەرجەم ئەوانەی لەو کۆلیجە خزمەتیان بە قوتابیەکانمان کردووە، بە مناڵەکانمان کردووە. بەڕاستی ئەم کۆلیجە نمونەی فێرکردن و نمونەی پەروەردن لە شاری سلێمانی و ئەتوانم بڵێم لەسەر ئاستی جیهانە کە بەڕاستی توانیویانە مناڵەکانمان هەم فێری خوێندن بکەن هەم پەروەردەشیان بکەن لەسەر پەروەردەیەکی دروستکە بۆ تەمەنی داهاتویانە بمێنێتەوە. بۆیە دووبارە زۆر سپاسی سەرجەم مامۆستاکانەکەم دەستیانە گوشین بە ناوی دایکان و باوکانەوە دەستخۆشیان لێەکەین، خوای گەورە سەرکەوتیان کە ئینشاءڵڵا بە هەمان گوڕوتین و زیاتر هەوڵ و ماندوون بکەن بۆ داهاتووی سەرجەمە و خوێندکارانەی کە لە کۆلیجەکانە دەزەکەن بە خوێندن. زۆر سپاسانەکەم. زۆر سپاس بۆ بەڕێزیان. ئێستاش گروپێکی دیکە لە خوێندکارانی سەرکەوتوومان بانکێش دەکەین بۆ سەر ستێج بۆ وەرگرتنی بڕوانامە و خەڵاتەکانیان. خوێندکارمان ئەرین شوان دووەم لەسەر ئاستی هەرێم، خوێندکارمان یاد هونەر دووەم لەسەر ئاستی هەرێم. داوا لەو دوو خوێندکارە بەڕێزە دەکەین بفەرمون بۆ سەر ستێج. داوا لە زۆر بەڕێز دکتۆر ئومێد ئاروزەری بەڕێوەبەری گشتی جێبەجێکاری ستەرلینگ لە عێراق دەکەم بفەرمێت بۆ سەر ستێج بۆ پێدانی بڕوانامە و خەڵاتی خوێندکارە سەرکەوتووەکانمان. کاکەیاد نازانمیات کامتان بوون. ئامادەبوانی خۆشەویست دەمەوێت سەرنجتان ڕابکێشم بۆ لای سەرکەوتوێکی دیکەمان خوێندکارمان ڕێژەن ڕێبەر کە لە تاقیکردنەوەی AP توانیوێتی 15/15 واتە فۆڵ مارک بەدەست بهێنێ. داوا لەو خوێندکارەمان دەکەم. خوێندکارمان ڕێژەن ڕێبەر خوێندکاری کۆمەلگەی پەروەردەیی یونایتد ساینسی نێودەوڵەتی کە لە تاقیکردنەوەی AP توانیوێتی 15/15 واتە فۆڵ مارک بەدەست بهێنێت. بفەرمێت بۆ سەر ستێج بۆ وەرگرتنی خەڵات. شایانی باسە ئەم تاقیکردنەوەیەکی نێودەوڵەتیە بۆ وەرگرتن لە زانکۆکانی دەرەوەی وڵات کام خوێندکارەمان توانیوێتی سەرکەوتن تێدا بەدەست بهێنێت. زۆر سپاس بۆ خوێندکارەکانمان.
خوێندکارێکی دیکەمان لە پارێزگای هەڵەبجەی شەید پایتەختی ئاشتی ڕاستی بەهمەن ئەحمەد هەمە قوربانگی دەکەم بۆ سێستێج کە یەکەم بۆ لەسەر ئاستی پارێزگای هەڵەبجە با بفەرمێت بە چەپڵەیەکی خایم جەنابەت ئەمێنی تۆ لەگەڵمانە بڵێ زۆر پیرۆزە لە خوێندکارمان ڕاستی ئەکرێ گروپ فۆتێکی تریان لەگەڵا بگریت و دواتر تەشریف ببن بەس جەنابەت کاک دکتۆر هەرەمێنیتەوە لەسەر ستێج زۆر سپاس بۆ خوێندکارە سەرکەوتوو یەکەمەکانمان پیرۆزتان بێت دەتوانن بفەرمون بەڵێ نامەوێت زۆر ڕاتان بگرم بەڵام حەزیش دەکەم کە چاوەڕوانی بخۆ تۆزێک چێژی هەیە ئێستا کاتی ئەوەیە کە خوێندکاری یەکەممان لەسەر ئاستی هەرێم شاد شوان بانگ بکەم بۆ سەر ستێج بۆ وەرگرتنی بڕوانامەی سەرکەوتن و خەڵات نه جاره الو خەڵاتەکە تەنها ئەوەندە نییە سپرایزێکی دیکەمان هەیە هەستت کردبوو یان نا هەر سپرایزە بەجددی انت حدك سبرايز او تسبرايزني يا بطاطي جگلو بروانامي سركوتن ولو خلاتيكا خوين كارمان شاد بدستي هنا كاركتر سبرايزي كي دي كمان هيا بو شاد اويش زور زور بيروزا زور زور بيروز بايد ليكين جاريكي تريش بيروزا خەڵاتە نایابوو ناوازەکەمان بۆ خوێندکاری یەکەممان لەسەر ئاستی هەرێم شاد شوان ئۆتۆمبیلێکی کیلۆمەتر سفر لە جۆری MG-GTیا زۆر زۆر پیرۆزە زۆر زۆر پیرۆزە ئەوە خۆیش ناکا بەس واقعی هەیە زۆر زۆر پیرۆزە زۆر سپاس بە بەڕێزیشتان کاک دکتۆر ئامادەبوانی بەڕێز بێگومان ئەوەندە کۆبوونەوەکەمان مەراسیمەکەمان گەرم و گوڕە گەرمتر لەو هەوایی کە لە دەرەوە هەیە زانم پێمان خۆش نییە کە کۆتایی پێبێنین بەڵام کات هەرەوەندە دەرفەتمان ئەدا میوانانی بەڕێز دەستگاکانی ڕاگەیاندن دەتوانن بفەرمون ئۆتۆمبیلەکە ئامادەیە بۆ ڕادەستکردنی با خوێندکاری خۆشەویستمان شات لە دەرەوەی هۆڵەکە ئامادەیە دەتوانن لە کاتی ڕادەستکردنی ئۆتۆمبیلەکە لەگەڵ شات خێزانێکی ئامادەیتان هەبێت هاوکات جگەلەوەش کۆفی برێکمان هەیە دەتوانن بۆ جەنابتان بۆ بەڕێزتان ئامادە کراوە دەتوانن نوێشی بکەن زۆر زۆر سپاس بۆ ئێوە کە تاوەکو ئێستا لەگەڵمانە بوون زۆر سپاس بۆ ئامادەیتان